بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 3 مانگ لە ڕاستپاتنی عادل عەبدولمەهدی وەک سەرۆک وەزیرانی عێراق تاکو ئێستانەی توانیوە کابینەکەی تەواو بکات. ناکۆکیەکانیش لەسەر وەزارەتەکانی بەرگری و ناوخۆدات بەردەوامن. بە میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوی ڕاوێژکار لە سەرۆکایەتی کۆماری عێراق لە هەولێرەوە تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دوای 3 مانگ لە ڕاستپاردنی وەک سەرۆک وەزیرانی عێراق تا ئێستا عادل عەبدولمەهدی کابینەکەی بۆ تەواو نەکراوە و کۆمەڵێک لەمپەریش بەرەوچیان گرتووە. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق سوورە لەسەر نەگۆڕینی 3 کاندیدەکەی وەزارەتەکانی ناوخۆ و بەرگری و داد کە ناکۆچی گەورەیان لەسرە. پارلەمانی عێراق دوای چەندین دانیشتن نەیتوانی کێشەی کاندیدەکانی وەزارەتی ناوخۆ و بەرگری و داد یەکلایی بکاتەوە. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە دانیشتنی ڕۆژی یەکشەممەی پەرلەمان ڕایگەیاند ڕۆژی دووشەممە دەنگ لەسەر کاندیدا تەواو نەکراوەکانی کابینەی نوێ عێراق دەدرێت. لێدوانەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە هێشتا کوتلە سیاسیەکان لەسەر کاندیدەکانی ئەو 3 وەزارەتە ڕێک نەکەوتون. هاوپەیمانی بنیادنان بە سەرۆکایەتی هادی عامری و مالیکی سوورن لەسەر کاندیدکردنی فەلەح فەیاس بۆ پۆستی وەزیری ناوخۆ. لە بەرامبەریشدا هاوپەیمانی چاکسازی بە سەرۆکایەتی موقتەدا سەدر و عەبادی دژی کاندیدکردنی فەلەح فەیاز وەستاونەتەوە و ڤیتۆیان لەسەری هەیە. لەناو سوننەکانیش ناکۆچی گەورە هەیە تا ئێستا لەسەر کاندیدکردنی کەسێک بۆ پۆستی وەزارەتی بەرگری ڕێک نەکەوتون. عادل عەبدولمەهدی فەیساڵ جەربا بری بۆ پۆستی وەزارەتی بەرگری کاندید کردووە کە لەلایەن هاوپەیمانی قەراری سوننەکان پشتگیری دەکرێت و لەلایەن هاوپەیمانی میحوەری وەتانی سوننەکانیش ڕەت کراوەتەوە. هەرچی وەزارەتی دادیشە کە پشکی کووردە ناکۆچیەکان لە نێوان پارتی و یەکێتی بەردەوامن و پارتی دەیەوێت پۆستەکە بە یەکێتی نەدرێت. بە بڕوای چاودێرانی دۆخی عێراق لەگەری یەکلاکردنەوەی وەزارەتەکانی ناوخۆ و بەرگری و داد کێشەکانی کابینەی نوێ چارەسەر نابن. بەو پێی پەسەندکردنی فەلەح فەیاز بۆ وەزیری ناوخۆ وا دەکات پشتیوانی سەدر و عەبادی لەدەست بدات و بە پەسەندکردنی فەیساڵ جەربا بۆ وەزیری بەرگری پشتیوانی بەشێک لە سوننەکان لەدەست دەدات و بە پەسەندکردنی دارا نورەدین بۆ وەزیری داد پشتیوانی یەکێتی لەدەست دەدات. جگە ناکۆچی لایەنەکان لەسەر پۆستە وەزاریەکان لەمپەرێکی دیکەی بەردەوامی کابینەی عادل عەبدولمەهدی پەسەندکردنی بودجەی عێراقا بۆ ساڵی 2019. پەسەندکردنی بودجەی عێراق بۆ 2019 دواکەوتووە. تاوەکو ئێستا پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کردووە. هەر یەکە لە کورد و سوننە و نوێنەرانی پارێزگای بەسڕەش نیگەرانن لە جێبەجێنەکردنی داواکاریەکانیان لە یاسای بودجەی عێراق. ڕۆژی 2 دەی ئەم ساڵ عادل عەبدولمەهدی لەلایەن سەرۆکۆماری عێراق ڕاست پێردرا بۆ پێکهێنانی کابینەی 4ەم، بەڵام دوای نزیکەی 3 مانگ تاوەکو ئێستا نەیتوانیوە کابینەکەی تەواو بکات. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر عەبدوڵڵا عەلیاوی زۆر سوپاس بۆ بەڕێزتان بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین نزیکەی 3 مانگە عادل عەبدولمەهدی ڕاست پێدراوە بۆ پێکهێنانی کابینەی حکوومەتی عێراق، بەڵام تاکو ئێستا ڕوون نییە کە پۆستەکان لەسەر چ بنەمایەک دابەشکران لە نێوان لایەنە سیاسیەکان کە باز لەو دەکرێت کە ئەم کابینەیەکی تازەیە. ئایا پۆستەکان یە و کابینەی ئەوەندەی کە یەکلاکراونەوە لەسەر چ بنەمایەک دابەشکران؟ سپاستان دەکەم. ئەوی ڕاستیبی کە سەرنج بدەینە کابینەی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی هیچ بنەمایەکی فەرمینیە کە لەسەری دامەزرابی، چونکە ئەگەر بنەمایەک هەبایە دەبایە سەرۆکی و یاخود دەبایە لەلایەن گەورەترین کوتلەی بەرلەمانی کە تەشکیل کرایە کوتلەی بینایە بەناو
دەبایە ئەو حکوومەتەکە تەشکیل کاوە خود داوا لەو بکرێن نوێنەری ئەوان حکوومەتەکە تەشکیل بکاتن بەڵام کەچی لە هەمان کاتدا دەبینین عادل عەبدولمەهدی دەستنیشان کرا بۆ ئەوەی کابینەی وەزاری پێکبینی کە هیچ ئەندامێکی لە بەرلەمان نییە و یاخود سەر بە هیچ کوتلەیەک نییە لەبەر هەندێک دانانی وەزارەتەکانیش بەو شێوازە فەرمیێ نەبوو کە دابەش بکرێت بەسەر کوتلە سیاسەکان بەپێی ئەو کە مەقعدی بەرلەمانیانەی کە هینایتیان بۆ ئەوەی مافی سروشتی خۆیان وەرگرن. بەڵێ یعنی ئێستا دیار نییە کە لەسەر چیز بنەمایەکەی چۆن کاندیدەکانی دیاری کراون یاخود بە دیاریکراوی کێ سوودمەند بوو لە وەرگرتنی پۆست زۆرترین پۆست لەم کابینێ تازدا ئەو لیست و هاوپەیمانەتی کامانن کە توانیویانە مەسەلەن تاکو ئێستا لەو 17 وەزارەتێک کە یەکلاکراون تۆ زۆرترین پۆست بۆ خۆیان بەرز بێنن. خۆی چەند جارەوە متتابع بوو پێشتر لە خولەکانی تری پەرلەمان پلەیان دادەنا مەسەلەن تۆ چەند ئەندام پەرلەمانت هەیە ئەوەندە پلێت بەبەردەکەوی و یاخود ئەوەندە وەزارەتت بەبەردەکەوی ئەو جارە ئەو شێوازە نەبوو بەڕاستی لەبەر هەندێک دەبینین هەندێک کوتلەی بەرلەمانی زەرەری زۆریان کردیە هەندێک قازانجیان کردیە بۆ نمونە پێشانەکە سەرۆک کۆمار بە 15 پلە بوو یاخود با بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران 15 پلەی پێدەبەخشرا هەر ئەندام پەرلەمانێک 2 پلەی پێدەبەخشرا کەواتە لەو حاڵەتە ئەو جارە ئەوە نەبوو کە ئەو شتە ئەو ئیتفاقە نەبوو لەبەر هەندێکە عادل عەبدولمەهدی بەخۆی لەگەر ئەو دوو کوتلەی ئیسلاح و لەگەر کوتلەی بینا کە مالیکی و عامری لەلایەک و هەروەها حەیدەر عەبادی لەگەر موقتدا سەدر لەلایەک ئەوانە زیاتر بەڕاستی لەگەر ئەو جەماعەتێک کە لە ژێرەواندانە یاخود لەگەڵیاندانە ئەوان زیاتر دەستنیشانی وەزارەتەکانیان کرد و ناوەکانیاندا عادل عەبدولمەهدی و ئەو بەپێی ئەو شارەزایی من هەیتم عادل عەبدولمەهدیش لە هەمان کاتیشدا زۆر پابەند نەبوو بە ناوەکان هەندێک ناو بەخۆی هەڵی بژاردوونە هینایەتی پلەی و یاخود پۆستی وەزارەتی داینێ. بەڵێ بەس کاکتۆرەوەی کە بەڕێزت لە بەغدادی تاوەکو ئێستا لەو 17 وەزارەتەی کە دانراون ینی کام لە لیستەکان زیاتر سوودمەند بوونە لە وەرگرتنی پۆست و توانیوانە داواکاری خۆیان بەسەر کابینەکەی عادل عەبدولمەهدیدا جێبەجێ بکەن. وەکو دەبینی ینی هیچەکیان وها سوودمەند نەبوونە بە سوودبنەکی بە تەواوەتی با بڵێن بەڵام لە ناو هەندێک لە ناو کوتلە ئیسلاح هەندێک لە ناو کوتلەی بینا ئەوانە مەسەرەن سونەکان بە خۆت دەزانی 4-5 قسمن هەندێکیان هیچ وەزارەتیان وەرنەگرتیە هەندێکیان وەریان گرتیە ئەوەکەی وەری دەگرتێ خۆی بە مەغدور دەزانی لە شیعەکانیش لە هەمان کاتدا هەندێکیان وەریان گرتووە هەندێکیان وەزارەتیان وەرنەگرتووە و لە کوتلەی کوردیەکانیش با بڵێن ئەو ئەندام پەرلەمانانە یاخود با بڵێن ئەو جیهاتە سیاسیانەیە کە لە کوردستان ئەندام پەرلەمانەتیان بەدەستیناوە لە بەغدا ئەوانیش هەندێکیان هیچ وەزارەتیان بەبەر نەکەوتەوە وەکو یەکێتی وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو یەکگرتوو وەکو گۆڕان با بڵێن ئەوانەش هیچ وەزارەتیان وەرنەگرتووە. بەڵێ بەس سەبارەت بە ئەوەی کە تاکو ئێستا کابینەکەی تاو ناکرێت تەنە ناکۆکی بۆ ناوخۆی شیعەکانەوە ناوخۆی سونەوە ناوخۆی کوردی شەیاخود پەیوەندی بە وڵاتانی دەرەوشەیە کە تاکو ئێستا مەسەل نەتوانراوە بە تەواوەتی 22 وەزیر متمانەیان پێ بدرێت لە پەرلەمانی عێراق. ئەوی ڕاستی بیتن هەتاوەکو ئێستا کە ئەو حکوومەتە یاخود ئەو وەزیرانەی کەماون متمانەیان پێ نەدراوە دەگەڕێتەوە ناکۆچی بە دەرەجە یەک شیعە و ناکۆچی ناو سونەی خۆبەخۆیی ناکۆچی ناو کوردی بەڕاستی بەو شێوازە نییە کە زۆر زەقی بکەینەوە ئێمە چونکە دائیمەن دەرگای گفتوگۆ کرایتەوە لە نێو کوتلە کوردەکان لەگەڵ یەکتری بەڵام تەگەرەی ڕئیسی شیعەکان خۆبەخۆی پێک نایەن لەسەر وەزارەتی داخیلێ بە تایبەتی لەسەر بەڕێز فالح فەیاس وەجگە لەوەش سونەکانی شەوانیش لە ناوخۆیان پێک نایەن لەسەر وەزارەتی بەرگری. بەڵێ بەس سەبارەت بە بۆ نمونە وەزارەتی ناوخۆ بەڵام لە هەمان کاتدا لە هەمان کاتدا چاوەڕوان دەکرێتن سبەینێ ئەو کێشەیە نەمینێتن متمانە بە وەزارەتەکانی تریش بکرێتن تەوەقوع دەکرێت بە زۆریش من بڕوام وایە کە سبەینێکە
متمانیان پێدەبەخشرێ بەوانش. بەڵێ بەس کاکتۆر سەبارەت بە دژایەتی عەبادی موختەراسەر بۆ فاڵح فەیاز چییە؟ تەناوە بوو کە کاتی هەڵبژاردن ئەوانی بەجێهێشت یاخود شتی دیکەش هەیە مەسەلەن کاوان دژی ئەوەن کە ناوبراو ببێتە وەزیری ناوخۆی عێراق؟ زۆر شت هەیە بەڕاستی من خودی خۆم زۆر شتم جێلێ بۆ هەندێکیان دەڵێن ئێمە شەرتمان لەگە فاڵح فەیاز کردێ کە هیچ حیزبێکی سیاسی و یاخود گروپێکی سیاسی دانەنێتن کەچی ئەو چووە کوتلەیەکی سیاسی تەشکیل کردیە لەبەر هەندێکە ئەوە عهدەکەی لەگەڵ ئێمە شکاندیە ئێمە قبول ناکەین بفتە وەزیری داخلی هەندێکیان وا لێک دەدەنەوە کە لە ناو کوتلەی نەسر بووە لەگەر بەڕێز حیدەر عەبادی بووە لە کوتلەکەی هاتە دەرێ ئینزمامی کوتلەی بینای کردیە لەگەر بەڕێز عامری و مالیکی لەبەر هەندێک ئەوانە لێی لە ڕق ڕاچوینە و وەزارەتی داخلیش بمانەوێ و نەمانەوێ مەنسەبێکی گرینگە بۆ خودی شیعەکان چونکە دەتوانێتن تەحەکوم بە زۆر مەفاسیلی دەوڵەتی عێراقی بکاتن و کاریگەریەتی هەبیتن لە هەموو پارێزگاکان و بە تایبەتیش لە بەغدا لەبەر هەندێک ئەوانە دەیانەوێت وها دابدرێتن کە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نەبی چونکە ئەوی ڕاستی بی یعنی ئێمە لە کوردستان خەڵکانیمە زۆر لەو مەسەلانە ناگەن زیاتر ئەو ناکۆچەی لە ناو شیعە خۆبەخۆیی هەیە لە ناو کورد ئەو کێشانە بەو دەرەجەی نییە هەیە بەڵام بەو دەرەجەیە نییە و هازاق بیتن. بەڵێ بەس بەڕێزوت وەزارەتی ناوخۆ کە ناکۆکی لە سەرەگرینگە بۆ شیعەکان ینی لە چ ڕوانگەیەکە بۆ نمونەگەر هادی عامری و مالیکی کە ئێستا پشگیری فاڵح فەیاز دەکەن کاوان وەری بگرن مەسەلەن چۆن سوودمەند دەبن ئەگەر بە پێچاوانەوە سەدر و ئەوانە مەسەلەن وەری بگرن ینی چیان دەست دەکەوێت؟ خۆی زۆر شتیان دەست دەکەوی یەکەمین قواتی مسلحە قسمەکی گەورەی با بڵێن لە شورتە و لەگە شورتە ئیتیحادی ئەوە دەکەوتە بندەستیوان دوای لە هەمان کاتدا ئێمە ئینتیخابات هەڵبژاردن شکەمان لە پێشە لە خلالی 6 مانگ بۆ ساڵشتکەی هەموو محافەزەکان ئەو قواتە یاخود با بڵێن هێزی ناوخۆی دەتانی دەورێکی کاریگەر بجێڕیتن اینجا لەبەر هەندێک ئەوانە متمانیان بە یەکتری نمایە کە متمانیان بە یەکتری نمایە دەترسێن لەو هەڵبژاردنەی کاریگەر لەسەر دەنگدەری شیعە بکەن بۆ لایەکیان بەرن لە لایەکەیتکەیان جیاواز بکەنەوە ترسی ئەوەی زیاترە بەڕاستی. بەڵێ بەس کاوتۆر ئەوەیە کە بوو لە چەند ڕۆژی ڕابردوو دادگای ئیداری عێراق فاڵح فەیازی گێڕایەوە بۆ پۆستەکەی کە پێشتر سەرۆکی دەستی حەجی شعبی بووە پێ دوایە بەومانەیە لێک نادرێتەوە کە ڕەنگە و نەبێت بە وەزیری ناوخۆی عێراق؟ وا تەسەور دەکرا بەڵام پێدەچی هەتا ئێستا مسر بن لەسەرەوەی کە بەڕێز فاڵح فەیاز ببینێتەوە بۆ وەزیری داخلی و پێش دەچیتن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران عادل عەبدولمەهدیش لەسەرەوەی کۆک بیتن کە فاڵح فەیاز ببینێتەوە چونکە تاوەکو ئێستا ڕاستە یەک دوو تەسریحیدایە لە مەکتەبەکەی دەڵێ ئێمە هیچ کەسمان تەرشیح نەکردێ بەڵام لە هەمان کاتیشدا هەتا ئێستا ناوەکەی ڕەفز دەکردەوە ناوی بەڕێز فاڵح فەیازی لەبەر هەندێکە تەوەقوع دەکرێت سبەینێکە تێیپەڕێنن ئەویش. بەڵێ ئەی سەبارەت بە عەلی سیستانی مەرجعی شیعەکان ئایا بێدەنگە یاخود ئەو ڕۆڵ نابینێت لەوەی کە زوو کابینەکەی عادل عەبدولمەهدی تاو بکرایە خودی خۆشی پشتگیری عادل عەبدولمەهدی بۆ نمونە پشتگیری فاڵح فەیازیش دەکات وەکو پشتگیری؟ خۆی کاک حەکیمەوی ڕاستی بیتن بەڕێز سیستانی تەداخلی مباشر ناکاتن مەکتەبی سیستانی کە کوڕەکەی بەڕێوەی دەبا محەممەد ڕەزا ئەو زیاتر کاریگەری هەیە لەسەر ئەو مەسائلی سیاسیانە من تەوەقع دەکەم زۆر شتەیە بەڕێز سیستانی ئاگاشی لێ نەبیتن لەبەر هەندێک بەڵام بە هەر شێوازەکبی مەرجعیەی شیعی پشتگیری عادل عەبدولمەهدی کردیە ئەو عادل عەبدولمەهدی هینایە داینایە و لە هەمان کاتیشدا نایەوێتن بە زەقی بێتە گۆڕەپانەکە و داوا بکاتن بڵێ دەبی فاڵح فەیاز دانەندرێتن و یاخود فاڵح فەیاز دەبی بتە وەزیری داخلی من لەو بڕواایە داما هەتا ئێستا هیچ دەنگەچی نەکردیە ئەگەر دەنجی بکردابایە یەکسەر حکومەکەیان دەردەهینا و فاڵح فەیاز وازی لێدەهینا یاخود من بابرێن مداخلەی یاخود تەدەخلی مەرجعیە لە بۆ ئەو شتە هێتا ئێستا کە نەیکردیە
بە خاڵێکی ئەرێنی دادەنێم کە ئەوە ڕێگا خۆشکەرە بۆ بەڕێز فالح فەیاز بۆ ئەوەی ئەو پۆستە وەربگریتن. بەڵێ بەس ئەوەندەی کە بەرز لە بەغداد بوو ئەو توانای بەڕێوەبردننی ئەو پۆستەی هەیە یاخود ئێستا کەلایەنەکان دژاتی دەکەن لەبەر ئەوەیە کە ئەو توانای نییە یاخود وەکو نارێکی سیاسی خۆیان سەیری دەکەن. وەڵاوە چەند ساڵە ئەو لەو پۆستەی خۆی کە لە ئەمنی وەتەنیە هەتا ئێستا هیچ مشکلێکی وها گەورەی نەبووە و دائیمەن ئیشەکانی نهێنیش بووە کە جمو جۆڵەکانی و هیچ گلەیەکی وای لەسەر نەبووە بەسەرەن لە نەزاها لە کتلەکانی سیاسی تکە جێگای ڕەزامەندی هەموو لایەک بووە بەڕێز فالح فەیاز بەڵام کە ئەعلان کرا کە بۆ پۆستی وەزارەتی داخلی لێرە کێشەکە دروست بوو کێشەکەش لێروکانە بەڕاستی جەماعەتی ئیسلاح دروستیان کرد بە تایبەتیش بەڕێز سەماحەتی سەید موقتەدا کە ڕازی نییە ئەو ببتێت. بەڵێ ئەی سەبارەت بە وەزارەتی بەرگری سونەکان هۆکاری چیە کەوانی ناکۆکن مەسەر لەسەر فەیسەڵ جەربا و ئایا فەیسەڵ جەربا کێ بوو لە ڕابردوو خۆی بۆچی هەند بەشێک لە سونەکان دژایەتی و دەکەن کە ببێ بە وەزیری بەرگری؟ دیسان من دەگەڕێمەوە ئەو ناکۆچەی لە ناو سونەکانی شەیە باوەڕتان هەبی لە ناو کورد ئەو ناکۆکە نییە ئەو ناکۆچێن نییە چونکە سونەکان ئێستا بووینە دووسێ پارچە هەندێک سونە بووینە لای هاتینە جانیبی و یاخود لەگەڵ کوتلەی بینادانە هەندێکیان لەگەر کوتلەی ئیسلاحدانە لەگەر جەماعەتی سەید موقتەدایدانە هەندێکیان ماینەوە تێگەیشتی دەڵێن ئێمە سەر بەخۆینە و هەر یەکەچیش لەو کوتلانە دەوڵەتێک لە دەوڵەتەکانی دراوسێ یاخود قوواتی خارجی هەیە هێزی خارجی دەرەچی دەستیان لە پشتی دەدەن لەبەر هەندێکە ئەوان ناکۆچێکی زۆر زۆریان لە نابێندایە اینجا لەبەر هەندێ قسمەتیان ڕازینینە بۆ ئەوەی فەیسەڵ جەربا ببتێ قسمەتیان لەگەڵ ئەوەی دانا کە ببتێ و هەندێکیان دەڵێن ئینسانی باشتر هەیە زیاتر بۆ ئیلا فەیسەڵ جەربا بیتن اینجا ئەو ناکۆچیانەش ڕۆژ بە ڕۆژ دێتن تونتر دەبیتن و یاخود گەیشتە قۆناغێکی ئەو قۆناغا ئاستەمە ئەوانە لەگەر یەکتری دابنیشن و خۆ بەخۆیی ئیتفاق لەسەر بکەن. بەڵێ بەڵام تا چەند باز لەوە کرێت کە مەسەرەن دژایەتێندێک لە سونەکان پەیوەندی بەوەی ناوبرا و تۆمەتبار دەکرێت بەوەی کە پێشتر باسی بووەوە هەتا لە بۆ وەزیرە بەشێک لە مەسەرانێک وەزیری کوردیش باز لەوەکی کە تۆمەتبارە بەوەی کە باسی بوو بێت ئایا دەستەی داد و لێ پرسیینەوە ئەم جارێنی چاپۆشی لە وەزیرەکان و لەو کەسایەتیانە دەکات کە باسی بوون و ببن بە وەزیر؟ من لەو بڕواایەدامە ئەوەی ئەمن ملاحەزەم کردیە چکە بەخۆشم لە دەورەی یەکەمی بەرلەمانی عێراقی لە لێژنەی مسالە و عەدالە بووم مقڕر لوژنەکە بووم ئێستا ئەو شروتانە و یاخود ئێستا ئەو ڕکابەریە نمایە کە بەعسیەکان نەگەڕێنەوە بۆ ناو عەمەلیە سیاسی بەڵێ ئێستا زۆربەیان گەڕاینەوە لەژێر هەر ناوێک هەبیتن و هیچیش هێڵی سووریان بۆ دانە ناینا و دەوامی خۆشیان دەکەن و هەشە ئەگەر بەخۆشی باسی نەبی خزم و کەسوکاری دەرەجەیەکی باسی بووە و لە باسیە گەورەکانیش بووە و ئێستا پۆستی گرنگیشی لە دەستدایە لە بەغدا بەڵام بە نسبەت وەزیرە کوردەکان هیچی وها نییە یعنی کە برێن باسی بیتن و لەوێن دەرێکە پۆستی وەزارەتی وەرگرتیبی ئەگەرچی لەسەر یەک لە وەزیرەکان لە وەزیرەکانی کورد قسە هەبوو بەڵام پاشەوەی لە هەیئەی مسالە و عەدالە ئەوانیش ناوی چێوێندەرێ ناوەکەی هاتەوە کە هیچ مەلەفێکی لەوێندەر نییە. بەڵ ئەو پەیوەندی پێدوا بە چاوپۆشی بوو یاخود چووکە پێشتر کۆمەڵێک مەسەلەن زیاتر لە 20 چالاگوان مەسەلەن لە دۆک باسییان لە وەزیری ئاوادانکردنەوە کردبوو کە تۆمەتباریان کرد بۆەوەی کە باسی بووە ینی وەکو چاپۆشیێک دەیبینی یاخود پێ دوایە ئێستا دەستەی داد و لێپرسینەوە سەربەخۆیانە کار دەکات بۆەوەی کە ئەو یاخۆ مەرجانی لابردووە. واللهی یعنی ئەگەر بین بەڕاستی بڵێن ئەوڕۆ هەرێکێک پۆستەک وەگری ئەگەر لە حکوومەتی کوردستانیش وەگری هەزارها کەس قیت دەبتەوە و تێگەیشتی دەڵێن هەزار شتی بۆ دەبینەوە
مەرز نییە ئەو شتانە هەموو ڕاست بیتن یعنی کە شتێک بۆ یەکێک دەبینەوە مەرز نییە هەیە مثالە و عەدالە هەتا ئێستا کە تێگەیشتی هەیەکی سربەخۆیە بەڵام لە هەمان کاتیشدا هەمووی ئەوەکانی تێدا لە تەمسیلی ئەو حیزبانە دەکەن کە لە عەمەلی سیاسی لە عێراقدانا اینجا قورسە تۆ بتوانی ئەوانە هەموو ڕازی بکەی و کۆچیان بکەی لەسەر شخصێک چونکە ئەگەر توانیت دوی ڕازیکەی سێ ڕازیکەی ئەوکانی ترچ لێ دەکەی ئەوکانی تکە بچینە بڵێن ئێمە قبول ناکەین لەو حاڵەتی ئەوە هیچ مەلەفی نییە بۆ مەلەفی بۆ دروست دەکەین وەختی خۆشی کا من لەوێن دەرێ بووم یعنی محاولە کرا لە بۆ زۆر کەسی بەڕاستی ئەمە لەوێندا ڕێگامان نەدا کە هیچی لەسەر نەبی بۆ ئێوە ناوی دێنە ناو ناوان وتمان باڵ زۆر باشە سەبارەت بە وەزارەتی دادکێستا ناکۆکی لەسرە پێ وایە دەبێت چۆن ئەم ناکۆکیە چارەسەر بکرد لێوان پارتی وێکێتی چووکە پێشتر مەسەل لەسەر سەر و کۆماریش ئەم ناکۆکیە دروست بوو لایەنە کوردیەکان بۆچی ناتوان ڕێک بکەون لەسەر مەسەلەن پۆستە وەزاریەکە من تەوەقع دەکەم سبێنێ وەزارەتی دادیش کۆتایی دێتن سبێنێ وەزارەتی داد ئەویش کۆتایی دێتن لەگەڵ ئەو متمانە پێدانەی ئەگەر سبێنێ بڕیارە بدرێتن و من لەو بڕایەدامە تەوەقع دەکەم بەڕێز دارا نورەدین وەزیر نەبی یەکی تر وەزیر بیتن باڵە کێ کاک دکتۆرەمە زانیارێکی تانزەیە یعنی ئەگەر وەکو زانیاریش ینی ناوەکەی نازانم داوای سێچار ناویان کردێ وابزانم کە سربەخۆ بن اینجا لەبەر هەندێ بەڕاستی ناوەکان نازانم باڵە باخر پێشتر مەسەلەن بزوتنەوەی گۆڕانیش ناوی پێشکەش کرده بوو خۆت ئاگاداری یەکێتی نیشتیمانیش ناوی پێشکەش کرده بوو ینی کام لایەنەوە ینی پێشکەش کراوە ناو سربەخۆی کە بەڕێزت پێشبینی دەکەی ئەو ببێ بە وەزیری داد من تەوەقع دەکەم هەر کوردبی بەڵام لەبەرەوەی لە بەغدانیمە لە هەولێرە مەستا لە بەغدا بامان ناوە کەشم دەزانی بەڵام سبێنێ کۆتایی دێتن وابزانم بەس کاکتۆر تۆ لەسەر چ بنەمای مەسەلەن پێشتر ئەمە لەلایەن پارتی و پاڵەوەرا بوو دارا نورەدین بەڕێزت کە پێشبینی دەکەی ئەو نەبێت ینی پارتیش ڕەزامەندی داوە لەسەرەوەی کە ئەو نەبێت من تەوەقع دەکەم لە مابینی یەکێتی و پارتی یعنی ئەو مەسائلانە قابلە لە بۆ حەلکردن خۆ هەتا ئاخیری وها نامینێنەوە ئەوانە لێروکانە و حکوومەتی کوردستان بەتەمانە تەشکیلکەن ئەگەر لێروکانە و لەوێن دەرنەرمەتێکی لەگەر یەکتری نەنوێنن ئەو حیزبە سیاسانە تەبعاً ئەوە ئاستەنجی گەورەمان بۆ دروست دەبی لە بەغدا لەبەر هەندێکە بە دەرگای حیوار کراوە بۆ و بخۆشتان ئاگادارن ئەو چەند ڕۆژەی ڕابردوو حیوارات مستەمر بۆ لە مابینی پارتی و یەکێتی پارتی و گۆڕان لە مابینی ئەحزابەکان کەواتە ئەو مەسەلەیە وابزارم قورس نماوە بەڵێ ینی پێ دوایە ئەوەی کە ڕەزامەند دیار دوولای لەسەر دەبێت هەم یەکێتی وەم پارتیش لەسەر و کاندیدە نوێی وەزارەتی داد تەوەقع دەکەم سبێنێکە بەڵێ ئەی سەبارەت بەلایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی پێ دوایە مافیەوەیان هەبوو کە بۆنونە پۆستێکیان پێ بدرێت لە بەغداد بۆ نمەتەناوی یەکێتی و پارتی لە بەغداد پۆستیان وەرگرتووە یاخود بە پێی ژمارەی کورسی ئەوان ناتوان پۆست وەربگرن من لە پێشتر ئاماژەم پێکرد لەبەر ئەوەی دانی پۆستی وەزاری بە کوتلە سیاسیەکان لەسەر بنەمای ئەندام پەرلەمانەتی نەبووە چەند ئەندام پەرلەمانی بەدەستیناوە لە بەغدا لەبەر هەندێکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە خۆی دایناوە و لەگەر کوتلە گەورەکان دایناوە چونکە سێشەمی ڕابردوو لە ئەنجومەنی وەزیران بەڕێز عادل عەبدولمەهدی وتی من ئامادەنیمە هیچ ناوێک وەربگرم لە کوتلە سیاسیەکان ماعەدا دوو کوتلەی گەورە نەبێتن ئەویش کوتلەی بینایە و لەگەر کوتلەی ئیسلاح من لەوان ناوەکان وەردەگرم اینجا ئەوە وای کردیە تێگەیشتی کوتلە گچکەکانەوانی با بڵێن 5 مەقعدیان هەیە و یاخود 6یان هەیە و هەندێک زیاتریان هەیە لە 10یان زیاتر هەیە هیچی پێ نەداون بەڵێ
زۆر باشە بە سبارەت بە کارنامەکەی بەڵام ئەوە ناگەینی کەوانەمە ئەوە ناگەینی کە مافیان نییە ئەوانە وەزارەتیان بدرێتێ بەڕاستی ئەگەر سێ وەزارەت بدرێتە کورد غەدرەشی گەورەیە لە کورد دەکرێتن لە هەمان کاتدا مەسەرەن سونەکان 6-7 وەزارە وەگرن و هەروەها شیعەش 8-9 وەزارەت وەگری کورد سێ وەزارەت وەگری کەمە بەڕاستی حەقی وەیە هەموو کوتلە کوردەکان داکۆچی لەوە بکەن کە سێ وەزارەت ڕازی نەبن دەبی زیاتر بیتن بەڵام ئایا بۆیان دەستە سەریان بۆیان ناستە سەر ئەوە شتێکی ترە بەڕاستی بەڵ بەس بە پێوە بێ کاگتۆری سەباس لەوەکرێت کە ڕێژەی کورد لە پەرلەمانی عێراق لە 18 بەڵام بەو سێ وەزارەتە گەرتنا سێ وەزارەت دەکاتە 13 ینی پێدوایە دەبێت زیاتر بکرێ بەڵام زانێرێکی شەبوو لەسەرەوەی کە بۆی ناکۆکی کورد خۆی مەسەرەن وەزارەتێکی لەدەستداواگەرنا باز لەو دەکرێت کە 4 وەزارەتی پێ بدرێت والله ئەو ناکۆچیە دیسان دەگەڕێمەوە ئەو ناکۆچە دەوری زۆری نەبینی کە دەوری خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو وای خەریتەکە دانا و پرسی بە کەس نەکرد تەوزیعی وەزارەتەکانی بەعادلی لە مابینی کوتلەکان نەکرد کە بەو شێوازەی ئەندام پەرلەمانیان چەندی نابی و بەجێرێ ئەوە بیان دەنێ بەڵە ینی پێ دوای ئێستا کورد بە پێی مافی خۆی چەند وەزارەتی بەردەکەوێت لە 22 وەزارەت کە تا ئێستا سێ وەزارەتی بۆ یەکلابۆتەوە ینی دەبواە 4 وەزارەت بێ بەلای کەمی کورد مافی 4 وەزارەتی هەیە بیدرێتێ بەڵام بەداخەوە سێیاندایە بەلای کەمی مافی چاری هەیە 5 زۆر احتیادی ئەگەر هەیبیتن بەڵێ ئەی سەبارەت جاری پێشتر لە خولی پێشتر لە خولی حەیدەر عەبادی ئێمە یەکگرتوو وەزارەی هەبوو کۆمەڵی ئیسلامی وەزارەی هەبوو و هەروەها گۆڕان وەزارەتی هەبوو یەکێتیش وەزارەتی هەبوو پارتیش وەزارەتی هەبوو بەڵام دوای کەمکرانەوە پشکی کوردیش کەم کراوە وایە دوای بچووکردنەوەی کابینەکەی عەبادی کورد زۆر زیانی بەرنەکەوت بەڵێ دوای بچووکردنەوەکە وە بۆ ڕاست دەکەی بەڵێ دوای بچووکردنەوە یەکسەر وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی و لەگەر یەکگرتووی ئیسلامیان بەداخەوە کە ئەوانیان لادا ئەوانی تر مانەوە ئی گۆڕان و یەکێتی و پارتیمانەوە بەڵ سەبارەت بە کارنامە وەکو کارنامەی کابینەی حکوومەتی عێراق ئایا مافەکانی کوردی تێدایە ئەو کارنامەی کە پەرلەمانی عێراق پەسەندی کردووە عادل عەبدولمەهدی دایناوە چووکە پێشتر پارتیویەتی باسییان لە 27 خاڵ دەکرد کەوان دانەوە 27 خاڵە لە کارنامەی حکوومەتی عێراقی جێ بکرێتەوە پێ دوای داواکاری کورد جێکراوەتەوە لە کارنامەی کابینەی نوێ بەڕای من داواکاری کورد پەیوەستە بە پەیوەندی کورد پەیوەندی ناوخۆیی کورد چەندی کورد لە بەغدا لە کوردستان یەکگرتوو بن و مافی زیاتر بەدەستدەێنین لە بەغدا چەندی کورد لە بەغدا لە کوردستان پەرت و پڵاو بن لەو حاڵەتە بەڕاستی زولممان لێ دەکرێتن لە بەغدا لەبەر هەندێک دانانی بەرنامە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران شەرنی هەموو جێبەجێ بکرێ حەیدەر عەبادی ئەو بەرنامەی حکومی کە داینابوو لە ئاخر کۆبوونەوە من لەوێن دەرئامادە بووم موتی 180 جێبەجێ کردیە بەڵام ئەگەر بە شێوازەکی فەرمی تۆبینی دراسی بکەی 130شی جێبەجێ نەکردیە لەبەر هەندێک ئەو بەرنامانەیە کە دادەندرێت لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە مەرج نییە هەمووی جێبەجێ بکرێت چونکە تۆ قسەکردن لەگەر عەمەل جیاوازە من 3 سەعات قسەت بۆ دەکەم بەڵام لەسەر ئەرزی واقع ئایا چم پێ دەکرێتن اینجا لەبەر هەندێکە ئەو با بڵێن بەرنامەی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی کە دایناوە بەرنامەکانی شتی باشی تێدایە بەڵام ئایا چەندی جێبەجێ دەکرێت ئەگەر سبێنەکە لەگەر کورد ئەو خلافاتانەی هەیە جێبەجێ نەکە ئایا ئەوە چۆن دەبێتن ئایا مافی جێبەجێ دەکرێتن و یاخود ئایا ئەوەی لە بەرنامەی خۆی داینایە دەتوانیت جێبەجێ بکەن نەخێر ناتوانیتن لەبەر هەندێکە هەمووی پەیوەستە بە ڕێکخستنی ناوماڵی کورد لە کوردستان و لە بەغدا بەڵێ بەس پێ دوای ڕێخستنەکە دەبێت سەرەتا لە ناوخۆ دەست پێ بکە یاخود لە بەغدادەوە طبعا دەبی لە ناوەخۆ ئەوەل جار دەست پێ بکاتن چکە لە ناوەخۆ یعاز دەدرێت لە بۆ ئەندام پەرلەمانەکان لە بەغدا ئێمە ئێستا زۆر جار
یعنی کە دەگەڕێمەوە بۆ دواوە لە ساڵی 2006 لە بۆ 2010 هاوپەیمانی کوردستان هەبوو. ئەو هاوپەیمانی کوردستانە کۆمەڵی ئیسلامی تێدا بوو، تاوەکوونی ئەندامە چیان لەوێن دەرێکە بەداخەوە مامۆستا محەممەد سەنگاوی کە شەهید کرا، سۆسیالیستی کوردستانی تێدا بوو، حیزبی شیوعی تێدا بوو، هەموو حیزبەکانی تێدا بوو ماعەدا یەکگرتووی ئیسلامی نەبی. بەڵام یەکگرتووی ئیسلامیش ئاخری ئینزمامی کرد، بەڵام بە فەرمینە، بەڵام هەموو قرارەتەکان کە هاوپەیمانی کوردستان کۆ دەبەوە و یاخود هەموو مەسەلەکان لە هۆڵی هاوپەیمانی کوردستان جێبەجێ دەکرا، هەموو ئیتفاقەکان لەوێن دەرکۆتایی دەهات، لەبەر هەندێک کورد یەک بوو و لەوێن دەردەیتوانی هەموو شتێک بکە. بەڵام بەداخەوە دەورە لە دوای دەورە ئەو پەیوەندیە لە بەغدان نما، لەبەر هەندێکە ئێمەش تێگەیشتی ئێستاکە لە مافەکانمان زۆربەی بێبەش دەکرێن لەلایەن بەغداوە. بەڵێ واتە دوو خولە نەتوانراوە لیستێکی کوردستانی لە بەغداد دروست بکرێت وەکو لیستی هاوپەیمانی کوردستان؟ طبعاً ئاشکرایە تا ئێستا مەسەلەن هەرێکە هۆڵی خۆی هەیە پێکەوە دانانیشن، ینی با بڵین پێشانەکە یەک هۆڵ هەبوو، هەمومان پێکەوە لەوێن دەردادەنیشتن کۆبوونەوەکان دەکرا. بەڵێ سوپاس دەکەم. ناوبڕێکمانەیە دوای دێنە سەر پشکی هەرێم لە بەغداد ئایا دەتوانرێت زیاد بکرێت. دەگەرم بۆ لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکەڕێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک دکتۆر عەبدوڵڵا بەرەوەی کە بچینە سەر مەسەلەی پشکی هەرێم بەڕێزت باس لەوە کرد کە کورد ئەو مافانەی کە بەرزتی نێناوە لە بەغداد بەوەی مەسەلەی یەکریز نەبوونیەتی پێدوانیە جیاوازیە لە نێوان مەسەرەن لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لەگەڵ پارتی و یەکێتی بۆ یەکریز، چونکە ئەوان باز دەکەن کە تا یاسا سەروەر نەبێت لە کوردستانە دادپەروەری نەبێت شەڕاکەت نەبێت یەکریزی بەرپا نابێت. پێ دوایە یەکریزی جیاوازە لای یەکێتی و پارتی لەگەڵ لایەنەکانی تر؟ واللهی کاک حەچی من لەو بڕایەدامە ئەو ڕۆکە ملەتی کورد ئەو دەردەسەریەی بە درێژایی مێژوو هەندی دیتیوە، هەند خەڵکمان لێ شەهید بووە لە هەموو کوردستانی گەورە و بە تایبەتی لە کوردستانی عێراقیش و دەبی بیرمەندەکانی ما ئەوڕۆ بیر بکەنەوە، تێگەیشتی واز لە هەموو ناکۆچیەک بێنن ئیتر خزمەتی ئەو خەڵکە بکەن و لە هەمان کاتیشدا لە هەمان کاتدا من دەیڵێمەوە ئەگەر مقارنەی وەزعی
هەرێمی کوردستان بکەین لەگەر وەزعی خارجی هەرێمی کوردستان دەرەوەی هەرێمی کوردستان اینجا بیگرە لە مووسڵەڕە تا بەسرا وەزعی هەرێمی کوردستان زۆر زۆر باشترە لە وەزعی وان باوەڕت هەبی لە هەموو شارەکان هیچ ڕۆژێک نییە هەرا نەبی هیچ ڕۆژێک نییە کێشە نەبیتن کێشەی عەشایری کێشەی تەعین نەبوون کێشەی ئەمنیان هەیە بەڵام ئێمە باشە تا ڕادەیەکی زۆر زۆر بەڵام تمۆحی ئێمە و تمۆحی میلەتی کورد ئەوەیە باشتر بیتن لەبەر هەندێکە حەقی وایە هەموو حیزبەکان هەرکەس لە ڕاستە خۆی تێگەیشتی پێ لە مافی تایبەتەکانی خۆیان بنێن و لەگەڵ یەکتری دابنیشن و هەیئەتێک تەشکیل بکەن بۆ ئەوەی کە بیر و ڕایان هەموو بکەنێک چونکە فرسەتێکی تاریخیە ئەگەر بێت و ئەو فرسەتەی ئێستا ئێمە ئیستیغلال نەکەینەوە بە تایبەتیش احتیمالە وەزعەکان لە ناوچە ئاڵوگۆڕی زیاتر بەسەر بێتن پاش ئەوەی کە جەیشی ئەمریکی یاخود پاش ئەوەی کە حکوومەتی ئەمریکی بڕیاریدایە جێشەکەی خۆی لە سووریا بکشێنتەوە ئەوەش مشکلشکەمان بۆ دروست دەکا بۆ براکوردەکانی سووریا و حتمما تەئسیر لەسەر هەرێمی کوردستانیش دەکات لەبەر هەندێک دەبی ئەوە پاڵ پێوە نەرەنەشی زۆر زۆر باش بی بۆ ئەوەی ئێمە هەمومان بینە یەک و واز لە ناکۆچی بینین و بە هەموو لایەکەوە بەڵێ بەس بەرە زووتت دۆخی هەرێم باشتر لە عێراق ئەمە بۆ موچەش ڕاستە بۆ موچەی فەرمانبەران دۆخی هەرێم باشتر بێ لە عێراق من بڕۆنا کە دەرم باشترە یعنی بە شێوەیەکی گشتی نەخێر وەزعی موچە 2 ساڵ تقریبان 2 ساڵ زیاتر وەزعی موچەی فەرمانبەرانی کوردستان زۆر زۆر ناخۆش بوو و لە هەمان کاتدا بەڕاستی ئەوانە هەموو جێی سوپاسن جێ ئەوەنە هەموو ڕێز و تەقدیر لە خەڵکی کوردستان لە فەرمانبەری کوردستان بگیرێ و حەوڵ بدرێتن حەولێکی جددی بدرێتن بۆ ئەوەی مافەکانیان پێ بەخشنەوە و ئەو پاداشاتەنێ یاخود با بڵێن ئەو پارەی کە دابینیان کردیە کە دوایە بیاندنەوە بە قەرز بیاندنەوە یعنی بە پێ بە پێ بۆ ئەوەی مافەکانیان نەخورێتن ئەو پاشەکەوتە بەڵام لە هەمان کاتدا من مەبەستم ناحیەی ئەمنیە زیاتر ناحیەی خەدەماتیە چونکە لە خارجی هەرێمی کوردستان ئەوانە دەتوانی بڵێ بزرا لە 180 بزرا بەڵێ زۆر باش تۆ بەڕێز زۆر لە بەغدادی لە 2014 ئەو کێشێک کە دروست بوو لە سەر موچە ینی دەمەوێت ینی لە زاری بەڕێستەوە ئەو کێشێک کە دروست بوو پەیوەندی بەوە بوو کە عێراق سەرتا بودجەکەی بڕی یاخود دوای هەرێم نەوتەکەی فرۆژ یاخود هەرێم نەوتی فرۆش بۆیە بەغداد موچەکەی بڕی کامیان بوو بەڕێزت لە بەغدادی و ئاگداری بارودۆخەکەی بووی والله ئەو معلوماتی دقیقم نییە لەسەرەوەی بەڕاستی ناتوانم هیچ شتێک بڵێم چکە زانیاریەکی وردم نییە ئەو وەختی ئەمن لە دەرەوەی وڵات بووم تقریبا 2 مانگ ناتوانم یعنی بەڕاستی معلوماتی وردم نییە زۆر باشە ئەگەر بینە سەر مەسەلەی پشکی هەرێم بۆچی پشکی هەرێم مەسەلەن زیاد ناکرێت لەگەڵەوەی کە خۆتە ناگەدان لیژنەیەکی یاوبەش لە پەرلەمانی عێراق لەگەڵ حکوومەتی نوێی عێراق پێکاتە بوو کە وەزیری داراییش کووردە بەڵام پەرلەمانتارە کوردەکان دەڵێن دووبارە کە ڕژنووسەکە ئێستا گەڕاوەتەوە بۆ پەرلەمان پشکی کورد هەر لە 12.67 و زیاد نەکراوە پشتی هەرێم بەڕاستی واخود بودجەی عێراق کە دادەندرێ هەموو ساڵ وایە وەزارەتەکان هەرکەس خوتەی خۆی هەیە تەقدیمی دەکا و هەرێمی کوردستانیش حتمما پلانی خۆی هەیە تەقدیمی دەکەن وەزارەتی مالیە ئەو پشکە دێتن دابش دەکاتن و جێگای داخە پێشەوەی بەڕێز حەیدەر عەبادی لەسەر پۆستەکەی لا بکەویتن بودجەکەی بۆ پەرلەمانی کوردستان نارد بەڕاستی دەبایە نەینێریتن دەبایە ئینتیزار بکاتن بۆ ئەوەی چووکە وەزیری مالیە هەر بەخۆی بوو بەڕێز عەبادی و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر بەخۆی بوو حەیدەر عەبادی لەبەر هەندێکە دیسان کە هاتە ناو ئەنجومەنی وەزیران من لەوێن دەرئامادە بووم وەزیرە کوردەکان زۆر قسەیان لەسەر کرد کە ئەو پشکە کەمە و هەتا ناوەکانیش مستەلاحاتیان بەکارهێنا بوو شیمالی عێراق و یاخود محافظات الئەقلیمیان بەکارهێنا بوو دیسان لەسەرەوەی مشتومڕەشی زۆر ڕوویدا و داواشیان لێ کرد وتیانەوە حکوومەت ئیدکە یاخود حکوومەتی تکا زۆری نمایە دابمەزرێتن
تۆ مەینێرە ئەو هەر ئیسراری کرد نردی ئینجا ئەوە بوویتە کێشەی گەورە بەڕاستی بەڵام خۆشبەختانە ئێستا هەموو لایەک لێ هاتینە دەست لە سەرۆکایەتی کۆمار بەڕێز سەرۆک کۆمار خەریکە کۆبنەوەی لەگەر لایەنەکان کردیەوە لە هەمان کاتیشدا وەزیری مالیە داکۆچێکی باش دەکاتن بۆ ئەوەی پشتی هەرێم نەفەوتێ جگە لەوەش ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی کورد لە بەغدا هەموو کۆکن لەسەر ئەوەی کە پشتی هەرێم بگەڕێتەوە وەکو خۆی لەبێتن بفتە سەتا حەفدا اینجا ئەو جهودانە بەچێ دەگا بەچێ ناگا هەتا ئێستا بەڕاستی دیار نییە بەس من لەو بڕواایە دانیمە موازنەی عێراق کێشەی زۆری تێدایە بە تایبەتی ناوچە سونیەکان زۆر خۆیان بە مەغدور دەزانن چونکە شارەکانیان لێ تێک چۆ بودجیان کەم بۆ دانرایە جگە لەوەش شاری بەسرا گلەیەکی زۆری هەیە ئەوانیش داوای پشتی زۆر دەکەن لەبەر ئەوەی هیچ بە شاریعەکیان بۆ نەکرایە اینجا تێپەڕبوونی ئەوە زۆر یعنی ئاسان نییە لە بەرلەمانی عێراقی بڕوا و هەتا ئێستاش سەرۆکی لێژنەی داراییان لە بەرلەمان تەشخیص نەکردیەکە چێە بۆ ئەوەی زیاتر گفتوگۆ بکەم بەڵام هەوڵەکان لە هەموو لایەکەوە بەردەوامە چ لە سەرۆکایەتی کۆماربی چ لە وەزارەتی مالیەبی چ لە ئەندام پەرلەمانەکان بی و من لەو بڕواایەدامە لە هەرێمی کوردستانیش هەوڵ و تەقەڵایەکی زۆر هەیە بۆ ئەو مەسەلەیە کە پشتی ڕاستەقینەی خۆمان بگەڕێتەوە. بەڵێ بەس کاکتۆر من پێش بەرنامەکە قسم لەگەڵ ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کرد ئەوتی وەزیری دارایی دەسەڵاتیە بەڵام پشکی هەرێمی بۆ نمونە زیاد نەکردو ئێمە پێیان وتووە بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی کورد لە عێراق لە سەدا 14 نەک 12 بەڵام ئەوەی کە نێردراوەتەوە بۆ پەرلەمان هەر لە سەدا 12 ینی خودی وەزیری دارایی و دەسەڵاتی هەیە بۆ نمونە ئەمە بکە لە کاتێکە لە چەند ڕۆژی ڕابردوو بەر لەوەی کە متمانە بە وەزیری پلاندانانیش بدرێت وەزیری دارایی وەزیری پلاندانانیش بوو بە وەکالەت کە کووردە. خۆی بە ئەمەشتەکان بەڕاستی بگەین نە میلەتەکەی خۆمان وەزیری دارایی ئەو سەلاحەتەی نییە زیاد بکاتن بە کەیفی خۆی یعنی ئەوە نەک وەزیری دارایی ئەگەر بەڕێز دکتۆر فوادیش نەبی یەکی تریش بیتن عەرەبی شیعەبی سوننەبی ئەو سەلاحەتەی نییە چونکە ئەو لێژنەیەک هەیە لە وەزارەتی مالیە ئەو لێژنەیە کە تاوتۆی دەکات دەهینە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران دەنجی لەسەدەدرێتن کە دەنجی لەسەدرا بەڕێز وەزیری دارایی یەک شخصە مەسەڵەن ئەگەرەوەکانی کە هەموو دژی بن چۆن دەیتوانی بیڕوێنیتن بەڵام دەتوانین بەهۆی علااقاتی شخصی بە هەمەهەنگی لەگەر سەرۆکی کۆمار ئەوانە هەموو هەمەهەنگی لەگە یەکتری بکەن سەرۆکی کوتلە سیاسەکان لە بەرلەمان لە دویان بنێرن ئیجتیماعاتیان لەگەر بکەن و داوایان لێ بکەن و ئەندام پەرلەمانەکانیش لە هەمان کاتدا جهودی خۆیان سەرف بکەن چونکە ئەو ڕۆوای لێ هاتیە بەڕاستی هەڵم گرە هەڵت دەگرم وای لێ هاتووە تۆ یارمەتیم دە سوننەکان دەێن ئێمەش یارمەتی کورد دەدەین اینجا لەبەرەوە کێشەکان هەموو تێکەڵاو بووە هەمووی بەیەکەوەیە ناتوانانی تۆ قسمێکی لێدەرینی زیاد بکەی ئەوەکەی تر تێگەیشتی لە بۆت موافقە بکە ئەگەر ئیویش زیاد نەکرێتن کێشەی گەورەیە بەڕاستی موازنەی عێراق و بە تایبەتیش من لەو بڕایەدا ماگەر سعری نەفت زیاتر بێتە خوارێت چونکە لەسەر 55 دۆلاریان دانابوو بەرمیلی نەفت ئەگەر چی بەڕێز وەزیری نەفت داوای کرد لە ئەنجومەنی وەزیران کە بێتە سەر 50 چونکە گوتی تەوەقعی ئەوە دەکرێتن سعری بەرمیلێک بێتە خوارەوە و بالفعل هاتە خوارشەوە و دەشترسێن ئێستا زیاتر بێتە خوارەوە ئەگەر لەسەر 50 دۆلار دابدرێ یاخود لەسەر 55-56 دابدرێ ئەوە دیسان میزانیە خەلەلەکی زۆری دەکەوتە ناوێت کێشەی گەورەتر دروست دەبیتەوە. بەڵێ بەس کاکتۆرەگەر بۆ نمونە ئەو ئاماری وەزارەتی پلاندانان بکرێت بە بەڵگە ناتوانرێت ڕێژەی کورد زیاد بکرێت چونکە خۆتانزان ڕەنگە خەڵک چاوەڕێوەنە کە جارێکی تر بکرێتەوە لە 17 بەڵام ئەگەر بەپی ئاماری وەزارەتی پلاندانان بێ لە 14 ناکرێت پشت بە و ئامارە بەستێ ڕێژەی کورد بودجەکە بکرێت لە 14 با بۆ ناکرێتن ئەوە بەڵام جهودی دەوێت ماندیبوونی دەوێتن خۆی بەداخەوە ئێمە غەدرەشی زۆر گەورەمان لە خۆمان کرد کە کورد و هەروەها هەموو عێراقیەکانیش غەدرەکی زۆریان لە خۆیان کرد لە ساڵی 2008ەوە کە عەلی بابان وەزیری تەختید بوو هەوڵی ئەوە دەدرا کە سەرژمێردنیەکی تەواو بکرێت لە عێراق بەڵام بەداخەوە ئەوەیان دوایە خست و ئێمەش
یعنی دەبی ڕووی ڕەخنە لە خۆمان بکەین سیاست مەدارەکانی کورد بۆ ئەوەی دەبایە ئێمە هەوڵەشی جددی بدەین کە سەرژمێردن لە عێراق بکرێت ئەگەرچی ئێستا وەزارەتی پلاندانان و یاخود حکوومەتی عێراق بەگشتی بڕیاری داوە کە بەرەو سەرژمێردن بڕۆن و ئەو سەرژمێردرە بکەن و ئەگەر ئەو سەرژمێرە بکرێتن لەو حاڵەتە هەموو کە سەقی خۆی بە تەواوەتی وەردەگریتن بەڵام ئەگە سەتا چاردە بدەن هیچ مانی عاد نییە ئەگەر هەموو جیهەتێک لە لای خۆی هەوڵ بداتن خاستەنەوانەی کە ئەندام پەرلەمانەکان لە بەغدا لەگە کوتلە سیاسەکان و هەروها حیزبە سیاسەکانی کوردستانیش مەرج نییە لە بەغدا بەس بەڕێز ئەندام پەرلەمانەکان جهودی خۆیان سەرف بکەن چونکە سەرۆکی حیزبەکان لە کوردستان هەمویان پەیوەندی شخصیان لەگەر ڕئیسی کوتلەکان یاخود ئەحزابەکانی عێراقی هەیە دەتوانن لەگەڵ یەکتری دانیشن پەیوەندیان زیاتر کۆبوونەوە بکەن بۆ ئەوەی داوایان لێ بکرێتن و ئێمەش یارمەتیوان بدەین ئەوانیش یارمەتی ئێمە بدەن بۆ ئەوەی لەو کێشەیە نەجاتمان بیتن بەڵێ بەس کاک دکتۆر ینی هەنگاوێکی ڕاستەقینە هەیە لەلایەن هەرێمەوە بۆ نمونە بۆی کە لەگەڵ عێراق لەسەر مەسلەی بودجە ڕێ بکەوێت چونکە ئێمە نابینی بۆ نمونە وەفدێکی باڵا بڕوات بە بەغداوەی کە بۆ مەسلەی پۆستەکان دەچێت یعنی ئێستا مەترسێکیش لای هەندێک لاندان پەرلەمانانی کوردەوەی ژوەیە کە بۆی نەوتەوە دەسەڵاتداران تەسلیمی نەکەن و وەکو ساڵانی ڕابردوو ینی وەکو 2010 هەرێم و بەغدا لەسەر مەسلەی بودجە ڕێک نەکەون. من بە پێشبینی خۆم تەوەقع دەکەم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جارە لەگەر بەغدا چارەسەری کێشەکان ئەگەر هەمووش نەکرێتن من لە سەقفی 50 زیاتری بۆ دادەنێم 50 هەتا 60 هەتا 65 بکرێتن چونکە هەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوەندی من تێبینیم کردبی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نەرم و نیانە و حەز دەکاتن کێشەکان هەموو حەل ببی بە کێشەی هەرێمی کوردستانەوەش و هەروەها وەزیری نەفتی عێراقیش بەڕێز ثامر غەضبان بەخۆی ڕئیسی هەیە ئیستیشاری بووە چەند ساڵە لەوەتی 2003ەوە و خیبرەیەکی زۆری هەیە لە هەموو مۆزوعەکان شارەزایە من لەو بڕواایە داما ئەویش ئاسانکاری زۆر بکاتن بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا بگەنێ یەکدری بەڵام ئەتوو بتەوێ ئەگەر ئێمە ڕاستگۆ بین لەگەر میلەتی خۆمان کێشەکان هەمووی 100% حەل نابیتن و هیچ کاتەکیش هەموو کێشەیەک 100% حەل نەبووە بەڵام سەقفەکەی دەتوانی بەرزکەوە تۆ لە پەیوەندی پچرانەوە یاخود لە نسبەتێکی لە 120 بێتن بگاتە 65 بەڕاستی ئەوە سەرکەوتنێکی گەورەیە و هەموو شتێکیش بە کونفەیەکونەکی حەل نابی لەسەر ئەرزەوە لەبەرەوەی ئەو قووەتەی کە دەیەوێتن ئەو کێشانە هەڵکە ئینسانە ئینسانیش 100% مەرج نییە کێشەکان حەل بکاتن بەڵێ بەس سەبارەت بنەوت پێ دوایە بۆنەوت ئەو خواستەیە لای دەسەڵاتداران بکەنەوە تەسنیم بەغدا بکەنەوە جارێکی تر وە سەبارەت بەوەش کە وابڕیار بوو لە مانگی 12 دادگای فێدراڵی دوابڕیار بدرە سەر مەسەلەی دۆسەی هەناردەی نەوتیارێمەوە کارەکەی چی بوو کە ئەمەش نەکرا دواخرا والله ئەوە دەبی لە حکوومەتی هەرێمی کوردستان بپرسیم بەڕاستی من ئاگاداری ئەو مەسەلانە نیمە لێرکانە مەسەلەن ناتوانم هیچ قسەیە بکەم لەسەر ئەو شتەی بەس وەکو نیەتێگەنی دەیبینی ئەوە هەبێ کە نیەتی تەسلیمکردنی نەوت بە بەغداد یاخود بەڕێز لەگەڵەوە دای کە من لەو بڕوادامە من لەو بڕوادامە ینی پێشبینی دەکەم ینی گۆڕانکاریەک لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو بداتن هەنگاونان بەرەو بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان یعنی من متەفائیلم بەڕاستی گەشت بینم و ئینشاءڵڵاش شتی وها دەبیتن و هەنگاوەکانیش بەرەو پێشکەوتن دەچی ئینشاءڵڵا. بەڵێ بەڕێزت پێ باش هەرێمی کوردستان هەر بەم شێوە بەردەوامێ لەسەر مەسەلەی نەوت بەسەر بەخۆی خود لەگەڵ عێراق ڕێ بکەوێت باشترە بە بۆ چوونی بەڕێزدا. وڵی بە بۆچنی من ڕێککەوتن دایمەن باشترە لە ناڕێککەوتنی چونکە ئەگەر ڕێک بکەون لەو حاڵەتە تێگەیشتی ئێمە دەکەوینەوە سەرسکەی خۆمان لە هەرێمی کوردستان بەڕاستی بۆ ئەوەی تێگەیشتی مافی
مۆزەفەکان یاخود فەرمانبەرەکان هەموو بدرێتەوە ئەو پاشەکەوتەی کە بۆیان کرایە طبعاً ئەگەر ڕێک بکەون و پارەکە بێتەوە خەزێنەی کوردستان بە زیادەوە دەتوانرێ ئەو پاشەکەوتەشیان بدرێتەوە و خۆشی بگەڕێتەوە هەموو ناوماڵێکی کورد لە کوردستانی عێراق پاش ئەوەی ئەو ناخۆشیە و ئەو دەردەسەریەی ئەو چەند ساڵی ڕابردوو بینیویتیان. بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی کاک دکتۆر سوپاس دەکەین مادومان کردی سەبارەت بە مەسەلەی کابینەکەی عادل عەبدولمەهدی پێ دوایە بنەماکانی مانەوەی هەیە ئەم تەمەنی درێژ بێت؟ واللهی ئەو سوالێکی بەڕاستی زۆر گرینگە من لەو بڕواایە داما کابینەیەکی ئاسان نییە کابینەی بەڕێز عادل عەبدولمەهدی کابینەیەکی قورسە لەبەرەوەی عادل عەبدولمەهدی هیچ پشتگیری نییە لە ناو پەرلەمانی عێراقی ئەندام پەرلەمانی عێراقی هیچ کوتلەیەکی نییە پشتگیری بکە لەبەر ئەوەی ئەگەر عادل عەبدولمەهدی سبەینێ کوتلەی بینا با بڵێن بەڕوونتر ئەگەر جەماعەتی بەڕێز مالیکی لەگەر هادی عامری و لەگەر ئەوانەی کە لەگەڵ یاندانە سونەکان بزانن عادل عەبدولمەهدی تموحی وان جێبەجێ ناکاتن لە بەرلەمان بانکێشتی دەکەن و ئیستیجوابی دەکەن لە هەمان کاتیشدا کوتلەی ئیسلاح ئەگەر بەڕێز موقتدا سەدر بزانی عادل عەبدولمەهدی لە مستەوای تموحی واندانیە ئەویش مچینە خەڵکی بینتە سەر جادە و دیسانەکە وەکو حکوومەتی بەڕێز حەیدەر عەبادی خەڵک بێتە ناو بەرلەمان و ناو ئەنجومەنی وەزیران و ناو مەنتیقەی خەزرا لەبەر هەندێکە بەڕاستی کارەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی زۆر قورسە و ئینسان جێ ئەوە نییە حەسوودی پێ با بەڕاستی من یەک بە باری خۆم یعنی کە هەموو جارێ سیر دەکەم لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باوەڕتان هەبی من دڵم پێی دەستێ ئەو کابرایە یعنی چۆن دەتوانی ئەو هەموو ناکۆکەرانە کۆ بکاتەوە هەمیان ڕازی بکاتن قورسە جگەلەوەی ئێمە عاملی دەرەچیشمان هەیە ئەو عاملی دەرەچیە دەور دەجێڕیتن لە ناو حکوومەتی عێراقی یعنی ئەو معادلەیەکی قورسە بەڵام هیوادارین ئینشاءالله تێگەیشتی خوا بەسەری دەیەخیتن و مشکلەکانمان کەم دەبیتەوە و بۆ ئەوەی بتوانیتن بمانگەینتە دوا ڕۆژێکی خۆشتر. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوی ڕاوێژکاری سەرۆکایەتی کۆماری عێراق کە لە هەولێرەوە لەگەڵ مام سوپاس بۆ بەڕێستە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە ئەو کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.